زیاتر لە 50 ساڵە کورد لە وڵاتانی گیان هەن چ وەک تاک و چ وەک ڕێکخراوە و کۆمەڵە. ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند وڵاتێک نوێنەرایەتی هەیە، بەڵام تاک و ئێستا کورد نەبووەتە خاوەن لۆبیەکی هاودەنگ کە بتوانێت کاریگەری لەسەر ناوەندە گیانەکانی وەک ناتۆ و یەکێتی ئەوروپا و نەتەوە یەکگرتوەکان بکات بۆ چارەسەری پرسی ناسنامەی نەتەوەیی. ئێمە هەتا ئێستاش پێیانەوتین گەلەکانی دەرەوەی مێژوو بۆی بکەوینەوە مێژووە بەڕاستی کاری خورس و کاری زەحمەتیەوێ. یەک لەو کارانەش کاری دیپلۆماسی و دروستکردنی لۆبیە. ئێمە لێرە چەندین ساڵە لە هەوڵی ئەوەداین بە پێی تواناش تا ئێستا کارێک کراوە کە توانیمانە تا ڕادەیەک کۆمەڵێک دۆست کۆکەینەوە دەوری پرسی کورد لە دەوری دۆزی کوردستان. ئەرمەنەکان و جووەکان لە ڕێگەی لۆبیەوە توانیان دەوڵەت بنیاد بنێن، بەڵام کورد دوای تێپەڕبوونی سێدەیە لە حکومڕانی خۆماڵی نەک نەیتوانی دەوڵەت بنیاد بنێ، بەڵکو نەیتوانی ببێتە کارتێکی بەهێز لە نێو گۆڕانکاریەکانی ناوچەکەدا. ڕەوەندەکان وەکو حیزبەکان دابەش و پارچە پارچە کراون و لۆبیش بەڕاستی دەبێ پشتیوانی هەبێ، دەبێ ئەنستیتیۆیەتی هەبێ، دەبێ دام و دەستگای هەبێ، دەبێ ئەو لایەنانەی کە پیشگیریان لێ ئەەکەن نەک ڕەوەندی کوردی بۆ بەرژەوەندی خۆیان بەکاربێنن، بەڵکو ڕەوەندی کوردی پێ بگەینن. کورد لەسەر ئەستی حکومەت و حیزب هەمیشە لە هەوڵدا بووە بۆ ناساندنی پێگەی کوردی لە جیهاندا، بەڵام تا ئێستا نەیتوانیوە یەک گوتاریەک لە ژێر یەک چەتردا کۆ بکاتەوە. بۆ ئەو مەبەستە پەیوەندیمان کرد بە نوێنەرایەتیە حکوومەتی هەرێم لە بڕۆکسل، بەڵام ئامادە نەبوون هیچ لێدوانێک لەو بارەیەوە بدەن. کارزان عەلی یەنارتی، بڕۆکسل.